کاتیە لە بەرەمێنانی بەروبوومەکەی پێت وایە کە ینی دەبێت چی بکات ینی پەنا بۆ کێ بەرێت؟ بەداخەوە ئەوەی کە کوردستاندا دەگوزارێت دەتوانم بڵێم شتێکی زۆر جیاوازە و تەنها باخەڵی هاوڵاتی بە ئامان زەگیرێ لە زیاتی ئەوەی ئامانجەکەوتەکە خزمەتکردنی گشتی بێ و پیشدانەوەی کردی کوتاڵ بێ بەڵام لە ئەساسدا ئەم بابەتە نابینی بەداخەوە لە کابینی ئەم جارێ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەوەی کە بابەتێکی دڵخۆش کرد بوو ئەوە بوو کە پێیان ڕاگەیان وایان باس کرد لە میدیاکاندا کە ئەم ساڵی پیشدانەوەی کردی کوتاڵی دەبێت بەڵام بەداخەوە پێچەوانە بۆتەوە بۆیە دەتوانم بڵێم بێ پلانی وەزارەتی کوشت و کاڵ و وەزارەتی بازرگانی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە دۆخەکەی دەقە بە دەقە بەرەو خراپتر باشە کاسترۆ بەس دەستێمانی وایە شارەکان تریش بە هەمان شێوەم گرفتانیان هەیە و وەکو ئەنجومەنی پارێزگا چیتان پێدەکرێت بۆ ئەم کێشەی جوتیاران و ئەوەی کەوای کرۆ تەنها سێ کۆمپانیا سەمات بۆ جوتیاران بهێنن ینی چی دەکەن؟ ئایا ئاسانکاری بۆ کۆمپانیەکانی دیکە دەکەن؟ چ شتێک بە ئەنجومەنی پارێزگا پێی دەکرێت لە پێناو چارەسەرکردنی ئەم گرفتی جوتیاراندا؟ کاکچیا ئەو بابەتی ئێمە کاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاودێریکردن و بەدواداچوونە و ئەوەی کە ئێمە کردمانە کاری چاودێری و بەدواداچوونی خۆمان ئەنجامدا و سەری خۆشمان لە بابەتە ئاگادار کردن بۆیە زەرور بوو پەرلەمانی کوردستان لە ڕێگەی پەرلەمانتارە بەڕێزەکان بتوانن لۆبی بکەن و وەزیری کاڵ و وەزیری بازرگانی و وەزارەتی دارایی ئەمانە باکێشتی پەرلەمانی کوردستان بکەن بۆی بتوانن ڕێگاچارێک بۆ بابەتە بدۆزنەوە ناکرێت مەسیری جوتیاران بکرێتە دەستی کۆمپانیا کە ئەوانە تەنها بیت لە قازانج دەکەنەوە کە ئەمە دەبینی پێشتر بە شێوازێکی تر داهات ئەمە جوتیاران دەتوانی سەمادیان بە شێوازێک لە شێوازەکان دەست پێوێ بەڵام ئەوەی لە ئێستادا دەبێنرێ بەداخەوە کۆمپانیاکان بە شێوازێک مامەڵە دەکەن دەستیان ناوەتە بیرەقاقای جوتیاران کە باخەڵی جوتیار بە ئامان ژیراوە ئێمە تاوەڕێی ئەومان دەکرد کە وەزارەتی کوشت و کاڵ و وەزارەتی بازرگانی بیر لە دابینکردنی پێیم کاتەوە بۆ جوتیاران بەڵام بەداخەوە ئەمەشی نەکردێتەوە لەمە خراپتر کە جوتیاران لە ئێستادا تەنانەت بۆ دەرمانە قڕکەرەکان بۆ مویدەکان لەوەشدا پشتێوازێک گران بووە کە چاوەڕوان نەکراوە بۆ نمونە 2 لیتر لە سەما لە دەرمانەکەرانە لە ڕێژەی 600,000 دینار بۆ بە 200,000 دینار کە ئەمەش 100,000 دیناری چۆتە سەرێک کە بەداخەوە یعنی هیچ چاودێریەکی بازار نییە و بە شێوازێک بیر دەکەنەوە کە جوتیارەکان وا پێم وایە ساڵێک تر کە باشە چیتان پێ دەکرێت بۆ ئەمە ئەمانی کە باست کرد بۆ ئەم گرفتانەی کە جوتیارانیانە و تەنانەت بۆ ئەو موادانی دیکە کە جوتیار لە کارەکەیدا پێویستیە بێ ینی چ شتێک بە ئێوە دەکرێت دەتوانن چۆن داکۆکیان لێ بکەن چۆن ئەم گرفتیان بۆ چارەسەر بکەن و ئەم بارگرانیان بۆ ئاسان بکەن ئایا ئەنجومەنی پارێزگامی پێ دەکرێت و لە ئاساس دارەمی کوردستان خۆی نەیدەتوانی کە کارگەیەکی دروستکردنی سەمات ینی دروست بکە بووی کە پەنا نەبات بۆ هەموو شتێک بۆ دەرەوە کە لەمەشدا ئەگەر کارێکی وای بکردای بۆ ژێرخان یا بووری هەرێمی کوردستان خۆی پێویست بۆ گرنگیش بوو؟ پێشنیارێکی جوانەوە بەداخەوە بیری لێ نەکراوەتەوە ئەو بابێ کە کاتێکی لەو شتێوازە کە پێویستیمان بە وڵاتانی دراوسێ نەبێت بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان خۆشتان ئاگاداری ئەم بابەتەن کە ئەم بابەتانە دروست ناکرێن ئەم کارکردن لەبەرەوەی کە دەبێت بۆ وڵاتانی دراوسێ بە شێوازێک لە شێوازەکان حازی بێ کە لە ئاساسدا نابێ وابێت ناکرێت بۆی جوتیارانی هەرێمی کوردستان کە یەکانی کۆمپانیاکانی دەتوانن بڵێن وڵاتی دەربەش لەگەڵ ئەمەشدا ئەمە کۆمپانیای ناوخۆیشت بۆ دروستکرد هەمان شێواز دێن جوتیارەکانی ئێمە دەستەوستێنەوە بۆیە کاکسیا لە ڕێگای NRTO و کار لەسەر ئەو پێپاسی لە سەمات گرنگمانە قڕکەرانن کە لە باس فرۆشتێت کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە ئەمنی قەومیش چونکە کۆی ئەو بوومیدانەی کە دەواازەکاندا داخڵ دەبن بە هیچ کتەرێکی تاقیەکاندا تێناپڕن و پرسیی کیمیاییان بۆ ناکرێت تەنانەت بە شێوازێکی دەکرێت یاخود بە شێوازێکی ناسایی داخڵ دەکرێت
ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەم پەتاکدارکرێتەوە ئێمە وەکو لیژنەکەمان لیژنەی پشتیپاڵ چاوەکانی ئاو بەڵام بەداخەوە تاوەکو چارەسەر نەکراوە و لە ڕێگەی ڕووی تەواوی پەرلەمانتارە ڕێزەکان لە فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەم بابەتە بێنەخەت چونکە بابەتە پەیوەندی بە ژیانی تایبەتمەندی هاوڵاتیانەوەیە چونکە جوتیارەکانی ئێمە خۆیان سەرف دەکەن لە پێناو ئەوەی بادن باڵناڵەکانی خۆیان بەرهەم بێنن بۆ یەکانی بەڵام ئەوەی کە جێگای داخن کوردستاندا کات لەسەر ئەوە دەکرێت کە جوتیاران سەرکاتی خۆیان دانەچێنن وە کۆمپانیا ئەوەندەی بەرەو کۆمپانیایەکی شەخۆر. بەڵێ سوپاس بۆ کاسترۆ مەعروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەم کاتە لەگەڵ مامۆستا